سڵاوی خی گەورە و میهرەبان بینە لە بەڕوز و خۆشویستەکانی پامی ڕۆژ سڵاوی خی گەورەتان لێبێت خۆشحاڵین جارێکی دیکە لە بڕگەی ڕۆژانی وەرزش بە یەک شا دەبینەوە. بڕگەی ئەم ڕۆژمان تایبەتە بە کشانی ماسوولکە. کاتێ باسی کشانی ماسوولکەیەکەین واتە هەموو ماسوولکانی کە لە جەستەی مرۆڤدایە چۆن بتوانین کشانی پێکەین بە تایبەتی بۆ تۆی وەرزشکا کە لە نێو ماڵەکانتان مەجاالەوەتان نییە کە بچنە هۆڵەورشەکان. ئێمە پێش هەموو ڕاهێنانێک پێویستە گەرمکردن ئەنجام بین گەرمکردنیش لە بڕگەکانی پێشتر ئاماژی پێدراوە بە شێوەیەکی خێرا چینە سەری کە ئێمە زیاتر مەبەستمان کشانی کوێ بوو زیاتر ئێمە پێویستمان بە کشانی بەشی خوارەوەیە زیاتر جوڵە بە بەشی خوارەوەکەین وە گەرمکردن بە بەشی خوارەوەکەین. بەم شێوازە توانی دابەزین کشانێکی کەم تکراری کەمەکەین بۆی بتوانین ناوەڕۆکی ڕاهێنانەکەەوە کشانەکە بگەێنین. بەو شێوازە زۆر باشە پشتی پێمان بەم شوازە ڕاکیشین ئەو قاچێکی دیکە زۆر باشە جوڵێکی کەمەکەین بەم شێوازە قاچمان ئەوی دیکە باش 1 2 3 4 5 6 بەم شوازە ئێمە دوو جۆ کشانمانەیە کشانی ساردمانەیە کە ئەمە کشانی سارد ئێمە ئەنجامی دەنیستە کشانی گەرمیشمانەیە کە ئەوە کشانێکی دوو درێژە کە توانی بچینە سەر بەشێکی تایبەت کە مانی ئەنجامێ بین جوڵەیەکیکەین بۆی دواتر قاچمان بەم شێوازەیە بۆ کشانی حەوز ئەو بەشێکی دیکە زۆر باشە جوڵە بە کەمەرەکانەکەین پێش و دووە ئەوە شێوازە پێشەوەکەین لەگەڵ دواوە زۆر باش ئێستا چینە سەر بەبەستی سەرگی کە کشان بەم شێوازە قاچمان درێژەکەین بۆ پێشەوە دەبێت دابەزین بە تەواوەتی بۆ شێوازە 1 2 3 4 5 ئەتوانین بۆ جار لە دوای پێنجە بخێن سەر پاژنە بۆی بتوانین سنگی پێمان بگرین 1 هەستەرەوە 2 3 4 5 ئەتوانین بەم شێوازە ڕایگرین ئەم ماسوولکەی کە لە پشتەوەی تا سەرەوە دەکشێت باش قاچەکەی دیکە بۆ پێشەوە 1 2 3 4 5 ئەتوانین بکەین سەر پاژنە 1 2 3 4 5 ڕایگرین وەک باسم کە تیکاراتەکان تا ڕادە ئێمە کەمێکین بۆی فریای کاتەکە کەوین جوڵەی کێواش لەم بەینا ناکەین دواتر دێن چیەکەین بەم شێوازە ڕۆکەینە لا تەنیشت قاچی پێشمان بەو شێوازە قاچی دووە سنگی پێ جوڵەی کەم بە تکراراتەکەین 1 2 3 4 5 لە 5 ئەیوەسێنین تۆ توانین دەبکەیت دواتر ئەژنۆ خێنە عەرز بەم شێوازە جوڵە بەم بەشەکەین 1 2 3 4 5 ڕایەگری تاوەکەمێ دواتر قاچی پێشەوە بەم شێوازە دەیەکەیت خۆتی بۆ ئەبیت 1 2 3 4 5 ڕایەگریت زۆر باشە ئێستا ئەم قاچی کە لە دواوەیە دەهێنی دەیگری بەم شێوازە ئەم شێوازە ڕایەگریت بۆی ئەو ماسوولکەی سەر ئەژنۆ بکشێت زۆر باشە هەڵەسینەوە کەمێک جوڵە بۆ دیوەکەی کە ئەنجامێدین ئەم شێوازە یەکەم جار 1 2 3 4 5 بەم شێوازە دەستی چەپ لەسەر دەستی ڕاستە ئەژنۆ خێنە عەرز 1 2 3 4 5 ئەم شێوازە ڕایەگرین دواتر ئەم قاچە دەخێن سەر پاژنە 1 2 3 4 5 ڕایەگرین قاچی دوا بەم شێوازە دەهێنین زۆر باش هەڵەسینەوە کەمە جوڵەی ئەنجامەدەین خاوی کشانی ماسوولکە زۆر گرنگە بە تایبەتی بۆی دووربین لە تەمەسوق و تەشەنجات پێش ڕاهێنانی قورس ئەبێت کشانی ماسوولکە ئەنجام بدەین بۆی کە ماسوولەکانمان بە تەواوەتی ئامادە بکرێن ئێستا
بەم شێوازە بەلاپێ 1 2 3 4 5 ڕایگرینەوە باش ئەوی کەیان 1 2 3 4 5 بەم شێوازە ڕایگرین زۆر باش قاچەکانمان بەم شێوازە بەرزەکەینەوە 1 2 3 4 5 6 زۆر باشە بەم شێوازە ئەتوانین بە چەند مەحەلەی قاچمانکەینەوە 1 2 3 4 ئەمەم شێوە دابەزین ئەمە زۆر زۆر بەسوودە بۆ کشان لە ماسوولگانی حەوز و ڕاهێنانێکی زۆر باشە بۆ کشانی قاچەکانمان بە تایبەت بەم شێوازە جوڵەیەکەین لەسەری ئەشتوانین سابتی کە هەندێک جار کەسەکە زۆر باشە توانێت سنگی پێ ڕایگرێت تەوازن کەوتۆ سەر ئەو کەسەی کە ڕایانەکە ئەنجامەدات زۆر باشە ئێستا هەڵەسینەوە جوڵەیەکی کەمەکەین نەفەسێ وەرەگرین بەم شێوازە 1 2 3 4 بەم شێوازە دابەزین بۆ ماسوولکەی فەتح کە زۆر گرنگە بۆ وەرزشوان بتوانێت چۆن جوڵەی لەسەرەکە بەم شێوازە 1 2 3 4 5 بەم شێوازە ڕایەگرین بەشێکی زۆری وەرزشوان بەڕاستی بەم کشان ئەم ماسوولکەی فەتحەوە گرفتارە ئەمە زۆر ئیسفادەی لێ یەکەیت باش قاچەکەی دیکە بەم شێوازە 1 2 3 4 5 ئەو شێوازە زۆر باش ئێستا قاچێکمان درێژەکەین لەسەر قاچەکەی تکمان دانیشین ئەم شێوازە خۆمان دەیەنین بۆ پێشەوە 1 2 3 4 5 ڕایگرین زۆر باشە هەرم قاچی کە بەم شێوازە دابەزینەوە قاچەکەی دیکە بەکارێنین 1 2 3 4 5 ڕایگرین زۆر باشە ئێستا ڕاهێنانێکی زۆر گرنگ هەیە کە پێوترێت ئێڵ دوای کەمە جوڵە ئەو ڕاهێنانە ئەنجامە دێن بەو شێوازە دێنە کۆتایی کشانی ماسوولکەی بەشی پەلەکانی خوارەوە دابەزین بۆ ئەو کشانە کە کشانی ئێڵی پێوترێت کشانێکی زۆر بەسوودە بەم شێوازە قاچی ڕاست درێژەکەین چە بەخێنە ئێرەوە لە دواوە لێرەوە خۆمان ئەمەین بۆ بەشی خوارەوەی قاچ کە پاش نەکات 1 2 3 4 5 قاچمان بەم شێوازەکە من ڕاگری زۆر باش ئێستا قاچەکە کۆکەینەوە قاچی دواتر قاچی چەپ ڕاکێشین بەم شێوازە 1 2 3 4 5 قاچمان ڕاگرین بەم شێوازە باشە قاچمان درێژەکەین بۆ پێشەوە و ئەم شێوازە ڕایگرین قاچمان کە ئیتر ئێستا ماسوولکەی ئەتوانێت سوودێکی زۆر باش بەم شێوازە لە کشای ماسوولەکانی وەربگرێت زۆر باشە بەم شێوازە هەڵەسینەوە کەمە جوڵەی ترەکەین بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویستی پەیامی ڕۆژ لە بڕگەی ڕۆژانەی وەرزش هاتینە کۆتایی ئەم بڕگەیش بە هیوای ئەوەی کە سوودێکی زۆر باش پێگەیان دەبن و بە شێوەیەکی دروست ڕاهێنانەکان ئەنجام بدەن تاکو دیداری داهاتوو بەخواتانە سپێرین کاتێکی خۆش بۆ هەموو لایەک